بەوەی کرێکارێکەوە یەکێک لە یاریەکانی وەرزی سێیەمی زنجیرەی Squid Game ئاشکرا بوو ئەویش یاری پەتپەتێنە فەرمو بینەری ڤیدیۆی کرێکارەکە بن کە پۆستی کردووە کاتێک خەریکی ئامادەکردنیەم یاریە فەرموو سەیریکەن کاکەم جێوی هەیە بۆ خۆی ئەمەی بڵاوکرێتەوە جا تا ئەیدەتیم ڤیدۆیم کرد یەکێ لە کرێکارەکانی کە زۆری ڤیدۆدا نابوو بەڵام نێتفلیکس هەمووی پێسڕیوەتەوە ئەکاونتەکەیان داخستووە بەڵام فەرموون ئەمانم دەستکەوتەوە لە چەند شوێنێکە لە ترەیلەرەکەشە هەنێ لەقتەتیایە دەرکەوتووە کە بڵێ ئەمە یاری پەتپەتێنە بەڵام ئەمە ئێستای بینین ڕێک یاریەکەی بۆ ئاشکرا کردوین و پیشانوانەیە کە یاریەکە چۆنە جاوە ئەکاونتەی کە وتم نێتفلیکس دایخستووە چەند هەفتەیەکەم شتانە بڵاوەکاتەوە باسی ئەوەیە کرد کە چۆن ئامادەیەکەن و ڤیدۆی بڵاوەکرۆ بەس هەمیان پێسڕیوە چونکەوە زۆر ناقانونیە و جیاواز لەو نێتفلیکس ئێستا لە ئەکاونتەکانی Squid Game وردە شتەکانی ئەم یاریەدانێت چونکە ئیتر شتەکە بە تەواوی ئاشکرا بوو جا بەڕاستی ئەمە شێوازێکی زۆر جوانی مارکێتینە کەوا لەو کەسانەش ئەگا کە بینەری ئەم زنجیرەیە نەبوون سەرنجڕاکێش بێ بۆیان و بیبینن بڵێن ئەمە چییە لەبەرەوە بڕۆ سەیری زنجیرەکە بکەن ئەوەی کرێکارەکان ئامادەیانەکرد یاریەکی نوێی Squid Game بۆ ڕۆژی 28مان ئامادەیەکەن کە کاستی زنجیرەکە لەگەڵ بینەرەکانیانە خەریکی و یارییا بن و چاڵنجیانەکەن فۆلۆ لەبیر بەکەن Squid Game تەنها 2 ڕۆژی ماوە بڕۆنە ئینستاگرامەکەم فۆلۆم بکەن کۆمەڵە چاڵنج و شتەیە بەیەکەوەی کەین و بێکەوە بینەری زنجیرەکە بین ئێوە خۆشەویستن خواتان لەگەڵ